سڵاوتان لەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. میدیای فەرمی مەلا بەختیار لە زاری سەرچاوەیەکەوە چەند زانیاریەک لەبارەی ژەرخوارکردنەکەی دەخاتە ڕوو ڕایگەیاند. مەلا بەختیار بە ژەهری جیوا ژەرخوار کراوە. دەژڵێت ئەو کارە هی 2 مانگ و 3 مانگ پێش ئێستا نییە. ئاماژە بۆش کراوە مەلا بەختیار لە یەکێک لە دادگاکانی هەرێمی کوردستان سکاڵا تۆمار دەکات و سکاڵاش دەگەێنێتە دادگاکانی ڕۆژاوا و ڕێکخراوە مرۆییەکانی جیهانیشی لێ ئاگادار دەکاتەوە سەبارەت بە تۆمەتبارکردنی ئەو کەسانەش کە ژەهرخواردی کردووە. سەرچاوە نزیکەکە لە مەلا بەختیارەوە ئەوتوێتی پێش لێکۆڵینەوە هیچ کەس و لایەنێک تۆمەتبار ناکات. وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ساڵنامەی تاقیکردنەوەکانی ئەم ساڵی خوێندنی بڵاوکردەوە و تێیدا پشووی وەرزی یەکەمی قوتابیان کەم کراوەتەوە و کراوە بە تەنها 3 ڕۆژ. لەو بارەیەوە هەردی معروف بەڕێوەبەری گشتی ئەزموونەکان لە وەزارەتی پەروەردە ڕایگەیاندووە ئەم ساڵ دەیانەوێن خوێندکاران زۆرترین دەوامکەن. بۆیە بەراورد بە ساڵانی ڕابردوو پشووی وەرزی یەکەمی ئەم ساڵی خوێندنیان بۆ 3 ڕۆژ کەم کردوێتەوە. بە پێی خشتەکەی وەزارەتی پەروەردە تاقیکردنەوەکانی کۆتایی وەرزی یەکەم بۆ سەرجەم قۆناغەکانی بنەڕەتی و ئامادەیی لە دەی 1ی 2022 دەست پێ دەکات و لە 20ی 2022 کۆتاییان دێت و لە ڕۆژی 21ی هەمان مانگەوە تاوەکو 24ی هەمان مانگ پشوو دەبێت و 25 مانگ وەرزی دووەمی خوێندن دەست پێ دەکاتەوە. لە سلێمانی پەتای وەرزی بە شێوەیەکی بەرچاو لەناو منداڵان بڵاو بووەتەوە و لە ماوەی 24 کاتژمێردا 700 منداڵ سەردانی نەخۆشخانەی منداڵانی سلێمانی کردووە. دکتۆر پشدەر عەبدوڵڵا بەڕێوەبەری نەخۆشخانەی منداڵان لە سلێمانی ڕایگەیاند ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی سەرما منداڵان تووشی پەتا دەبن، بەڵام ساڵان هەر جۆرە پەتایەک یەکجار توش دەبوون. بەڵام ئەم ساڵ دایکەن و باوکان بەز لەوە دەکەن منداڵەکانیان 2 یان 3 جار تووشی ئەم پەتایە بوون. دەژڵێت لە ماوەی 24 کاتژمێردا 700 منداڵ سەردانی نەخۆشخانەی منداڵانی سلێمانی کردووە و لە ئێستاشدا زیاتر لە 100 منداڵ لە نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی منداڵانی فێرکاری بە هۆکاری پەتاوەرزیەکان خوێندراون. لە سبەی یەکشەمەوە دابشکردنی نەوتی سپی دەست پێ دەکات و سەرەتا لە سنووری قەزای پشدەر و ناحیەکانی دەوروبەریەوە دەبێت بە جۆرەی ڕاگەندراوێکی بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکانی سلێمانی کە لە پەیجی فەرمی خۆیدا لە فەیسبوک بڵاوی کردوێتەوە. بۆ هەر خێزانێک و لە بەرامبەر بڕی 200 لیتردا 55,000 دینار وەردەگیرێت. ئاشکراشی کردووە ڕۆژی دووشەمەش لە ناو سنتەری شاری سلێمانی دابشکردنی نەوت لە سنووری مەڵبەندەکانی 5 و 6 دەست پێ دەکات. وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا ڕایگەیاند دانوستانەکانیان لەگەڵ لایەنی عێراقی بۆ ڕاگررتنی گەشتی کۆچبەرانی عێراقی بۆ وڵاتی بیلاڕوسیا سەرکەوتوو بووە و عێراق گەشتە ئاسمانیەکانی بەرەو ئەو وڵاتە ڕادەگرێت. دەژڵێت ئوردونی ژمارەیەک لە گەشتە ئەسمانیەکانی بۆ رووسیای سپی هەڵۆشاندوێتەوە. وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا لە بەیاننامەیەکدا ئاشکرای کردووە لە ماوەی مانگی ئۆکتۆبەردا 4889 کۆچبەری نایاسایی لە ڕێگەی وڵاتی بیلاڕوسیاوە هاتوونەتە ناوخاکی ئەڵمانیا. سنوورەکانی نێوان بیلاڕوسیا و پۆڵەندا بۆتە ڕێڕەوی سەرەکی پەڕینەوەی کۆچبەرانی نایاسایی بە تایبەت عێراقی بەرەو وڵاتانی دیکەی ئەوروپا. بەڵام لەسەر سنوورەکان تووشی چەندین ڕێگری دەبنەوە بە شێوەیەک بەشێکی زۆری کۆچبەران لە دۆخێکی سەخت و سەرما بێ ئاو خواردن لە دارستانەکاندا ماونەتەوە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەر بن.